ناحیەی تەکێیە سەر بە قەزای چەمچەماڵ، یەکێکە لە گەورەترین ناحیەکانی کوردستان، لەگەڵ ئەوەشدا یەکێکە لە بێخزمەتترین شوێنەکان کە لەلایەن دەسەڵاتدار و حکومڕانانەوە بە تەواوی پشتگوێ خراوە. بەشێک لە گەڕەکەکانی ئەم ناحیەیە تا ئێستا هیچ خزمەتگوزاریشیان بۆ نەکراوە و دانیشتوانی نیگەرانن لە بێباکی حکوومەتی ماوە بەسەر چوو. بەڕاستی معاناتێکی زۆرمان هەیە، چ بە زستانان لەبەر قوڕا و شڵپا و هەروەها هاوینانیش لەبەر تەپڵ و تۆز. بەڕاستی وەزعمان نییە، چەندەها جا بەهۆی قیتانەکرێم گەڕەکانە سەردانی شارەوانیشمان کردووە، هەموو قسەکانەوەی ئەڵێ بوو جەمان لەبەردەسانی 300 دوکان هەیە لە ناو دەکی هەر دوکانی 1 ملیۆن دینار زەریبەی لێ سەندراوە. ئەم 300 ملیۆنە چی لێ هات؟ ئەم شارە بەڕاستی حکومەت بەس خەریک دۆشینیەتی، هیچ خزمەتگوزاریەکی تر لەم شارەیە ناکرێت. بەڕاستی بەرپرسێکی زۆریش هەیە لەم شارەیە، بیریان چۆتۆ لەم شارە، خۆمە بەستیان وایە تا ئێستا خزمەتگوزاری وایە نەکرم شارە ببایەتە نمونەیەک لە جوانی، بەڵام لە هەموو ڕوویەکەوە ئەم گەڕەکە موشی تاپۆیە. زۆر جا خزمەتگوزاری بۆم شارە دەرچووە، بەهۆی بوونی هەندێک بەرپرس لەم شارێ براوە بۆ ناوچەکانی خۆیان، ئێرانی هەمال کردووە. بەڕاستی ئەم حکومەتە گەڕوا بێ ئەتوانی بڵێ ناوی حکومەتی پینۆپەڕۆ. ئێمە چەند ساڵەوە 13 ساڵە داواکارین، کەسی هیچ حسابێکمان بۆ ناکرێت، هیوادارین دەنگمان بگاو بەدەم داواکاریەکان و بەڕاستی ژیانمان ناڕەحەت بوو. لە هەندێک کۆڵان هاوڵاتیان لەسەر ئەرکی خۆیان لە ترسی لافا و قوڕەلیتەی زستان و تۆز و خۆڵی هاوین کۆڵانەکانیان کۆنکرێت کردووە. دیارە ئێمەش وەکو گەڕەکێک لە گەڕەکانی ناحیەی تەکێ بەڕاستی بێبەشین لەو خزمەتە گەورەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کە پێشکەش بە میلەت و پێشکەش بە وڵاتان و خەڵکی کورسانی ناکە. ساڵی 2014 ڕەسیفیشی بۆ کرا، لەو کاتەوە بەردێک نەناوتە سەر بەردێک، بۆیە بەڕاستی هەم لایانی بەرپرس لەم شارۆچکە ئیتر بە مدیری ناحیەوە بێ بە سەرۆکی شارەوانێ بیان بەرپرسان بێ، ینی بەڕاستی نەهانتوانی وە ئیتر خزمەتێکی وا بکەن بەم شارۆچکەیە کە خەڵکی شارۆچکە هەم دەستخۆشی بکە هەم دڵی پێی خۆش بێ. بۆیە ئێمە وەکو خەڵکی ئەم ناحیە و خەڵکی ئەم گەڕەکە بەڕاستی نیگەرانین لەم شێوازە بەڕێوەبردن و مامەڵەیی کە لەگەڵ خەڵکی ئەم ناحیە و خەڵکی ئەم ناوچوو دەبەرە دەکرێت، چونکە بەڕاستی ئەم منتیقەی خەڵکی شەیدان و خەڵکی ئەنفال و خەڵکی مابارانن. ئێمە ئەو بڵین کە ئەم کۆڵانە خۆمان نیویمان کردو و نیوی ماوەتەوە، ئەو نیوەیش کە کردمان لەسەر ئەرکی ماڵەکان بووە کە هەر ماڵ و بە پێیتوانای خۆی بڕێپاری داوە، ئەوی کە ماوەشتەوە بەڕاستی خێرخوازی گەورە هەیە لەم شارۆچکەیە، شوێن دەستیان دیارە سوپاسیانەکەی. چالاکێکی مەدەنی باز لەوە دەکات سەرجەم سێکتەرەکان لەم ناحیەیە لە خزمەت بێبەشن و بەرپرسانی ئەم شارۆچکەیە خۆیان لێرە ناژین و باکیان بە خراپی بارودۆخی ژیانی خەڵکی نییە. بێگومان ناحیەی تەکێ خاوەنی چەندین هەزار ماڵ لەم ناحیەدا نیشتەجێیە. لە 2014ەوە قرتاوکردن و قرتاوکردنی ئەم کۆڵانانە لە ناحیەی تەکێ ڕاگیراوە بە شێوازێکی گشتی. بەڕاستی ئەم ناحیە ئەوەندەی کەم و کوڕیتیایە، نازایی لە کووە دەست پێ بکەی، نازایی لە سلکی پەروەردە و دەست پێ بکەی، نازایی لە گەنجانەوە دەست پێ بکەی، نازانی لە ئاوە دەست پێ بکەی، نازانی لە پەروەردەوە دەست پێ بکەی، لە سەحەوە دەست پێ بکەی، نازانی لە کووە دەست پێ بکەی. بەڕاستی ئەمەش هۆکارێکە لەوەی کەوا چەندین ساڵە ئەمانە هەمووی ئەم گرفتانە گەورە بوونە و لەسەرێک کەڵەکە بوونە. ئێستاکەش هیچ کار بەدەست و ئەوانەی کە دەسەڵاتدارن لەم شارەیان ناتوانن هیچیان وەکو پێویست بکەن. بۆیە دەسەڵات بێباکە لە خەڵک، دەسەڵات زۆر منەتی بە خەڵک نییە، بۆیە سیر دەکەی بەم شێوازە خزمەت دەکرین، بۆ شێوازت بە دەممانەوە دێ و 4 ڕۆژی ترش لەوانەیە بەرەو خراپتر و خراپترش بچین. ناحیەی تەکیە ساڵ بە ساڵ فراوانتر دەبێت. گوندنشینانی گوندەکانی ناحیەکە ڕووی تێدەکەن و سروشتی جوگرافیای ناحیەکەش ڕێ بە فراوانبوونی دەدات. بەمەش زیاتر پێویستی بە خزمەت گوزاریە. حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمیش هیچ پلانێکی بۆ ئاوردانەوە لەم ناحیەیە نییە. ڕەبین محەممەد، کەناڵی پەیام، ناحیەی تەکیە.